و بێگومان ئێوە دەزانن ینی گرفتی داراییش هەیە و گرفتی کۆکردنەوەی داهات هەیە ئەمەش بربەستێکن جاروە هەیە ینی گرفتی داراییمان بۆ دروست بەڵام ئێمە هەموو هەوڵ و هەموو جدیەتی ئێمە ئەوەیەکەوە ئەو بڕاپارێکە دێ بۆ ینی 1970 بۆ موچە دابەشەکرێ بۆ موچە دابی نەکرێشە ئێمە چاوەڕێی وەزارەتی دارایی دەکەین دوایین داتامان پێ بدەن لەسەر دۆخی دارایی هەرێم وەر کاتێک پارە لە بەردەست بوو ئێمە درێغی ناکەین لە دابشکردنی موچە کە ئێمە بە ئەرکی خۆمان دەزانین وە سوپاسی خەڵکی هەرێمی کوردستان دەکەم بە تایبەت فەرمانبەران لەوەی کەوا پشویان درێژ بووە و دڵنیایان دەکەین کەەوە ئێمە درێغی ناکەین لە چوارچەوەی ئەو بابەتە لەماوەی چەند ڕۆژی ڕابردوو بەشێک لە کوردانی تارەوگا هەڵوێستەکان بەرامبەر سوورەکی حکوومەتمان ئێوە سەرۆک حکوومەتی یاریمی کوردستان هەڵوێستیان چێ بەرامبەر ئەو هەڵوێستەی بەشێک لە کوردانی تاراوگا تاوان ئەوانە ناتوانین بڵێن هەموو کوردانی تاراوگەیە ئەمانە نازانین کێبوون بەڵام ئەو شتانە کاریگەرمان لەسەر ناکە بەقەت شەقاوێکی مێروستانێک ئێمە بەردەوام دەبین لە سیاسەتی خۆمان و بڕواشمان و قەناعەتێکی تاوامان بەو سیاسەتی خۆمانێ ڕۆژی ڕابردوو ئۆپراسیۆنی سوپای تورکیا لە ناو خاچ هەرێمی کوردستانش ئەنجام بدرا هەڵوێستی حکوومەت هەرێمی کوردستان لەسەر ئەو ئۆپراسیۆن ئێمە پرسیارێک دەکەین هێزی پەکەکە چیەکە لەوێ چیەکە لە هەرێمی کوردستان ئەو پرسیارە بۆ جەنابەت